کۆلێژی پەروەردەی جستەیی و زانستە وەرشیەکانی زانکۆی سەلاحەدین چالاکی دیدەوانی لە نێو کۆلێژ ئەنجامدا. 119 قوتابی قۆناغی یەکی کۆلێژەکە لەو چالاکیە بەشدار بوون. دیدەوانی یەکێکە لە وانەکانی پرۆگرامی خوێندنی قۆناغی یەک کە قوتابی لە نێو خوێندگە لە دەرەوەی شار خێوەتگە لە دەرەوەی شار بۆ ماوەی چەند ڕۆژێک دەمێنێتەوە، بەڵام بەهۆی کێشەی داراییەوە کۆلێژی پەروەردەی جستەیی و زانستە وەرشیەکانی زانکۆی سەلاحەدین ماوەی چەند ساڵێکە لە نێو کۆلێژ ئەنجامی دەدا و ماوەی تەنها 1 ڕۆژ دەخایەنێت. کۆلێژەکەمان کۆلێژی پەروەردەی جستەیی و زانستە وەرزشەکان لە زانکۆی سەلاحەدین یەکێک لە لەوانەکانی پراکتیکی کە وانەی دێدەوانێت لە پرۆگرامی خوێندن لە قۆناغی یەکەم دەکەوێتە کۆرس یەکەم. ئەم وانەیە یەکێکە لەو وانانەی کە قوتابی دەبێت دەربچێت تاوەکو لە قۆناغی یەکەم بپەڕێتەوە بۆ قۆناغی دووەم. بەشداروان لە دێدەوانی 119 قوتابیە. لەبەر ئەوەی کەوتۆتە ئەو تاریخە ئەمساڵ 21/12/2009 لەبەر ئەوەی سیستەمی خوێندن لە کۆلێژەکەمان گۆڕاوە لە سیستەمی سەنەوی بۆ سیستەمی کۆرسات.